ساڵتان لێبێ هەموو لایەکتان بەخێربێن بەخێربێن مامۆستا ئێوەش بەخێربێن خاتون ساڵتان لێبێ و ئەم کاتتان باش من چیامەجوید لە بەرنامەیەکی نوێی 360 جارێکی تر لەگەڵتان دەبین لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی زۆر جار هاوسەرەکان کێشە و گرفتیان بۆ دروست دەبێت زۆر جار گلەیی لە یەکتر دەکەن ئێمە ئەمڕۆ دەپرسین بۆ پێی کە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر بنەمای ئاینی ئیسلام هاوسەرگیری دەکەن و مارەیی دەکرێن ئێمە دەپرسین شەرع و ئاینی ئیسلام چۆن ئەرک و بەرپرسیارەتی ژن و پیاوی دەستنیشان کردووە لەپاڵ ئەوەدا و کێشە و گرفتانە کە لە نێوان هاوسەرەکاندا ڕوودەدەن چین بۆچی ڕوودەدەن لەم نێوەندەدا زۆر جار بۆ چارەسەری کێشەکان پیاوان پەنا دەبن بۆ هاوسەرگیری دووەم و سێەم و زۆر جار بە نەهێنی ئەم هاوسەرگیریە دەکەن هەندێک جاریش لەژێر ناوی دیکەدا وەکو هاوسەرگیری مسیار و هاوسەرگیری نهێنی و چەند جۆرێکی دیکەش لە هاوسەرگیری لەپاڵ ئەمانەدا ئێمە دەپرسین لە هەرێمی کوردستان چەند جۆر هاوسەرگیری هەیە ئاینی ئیسلام چەند جۆر هاوسەرگیری لە خۆ دەگرێت لەگەڵ میوانەکانم کە لێرە لەگەڵم ئامادەن ئەوانیش مامۆستا عیرفان فاق حەمەکەریم مامۆستای ئاینی و هەروەها خاتوو هەڵاڵە محەممەد ئەڵماس شارەزای لە فقی ئیسلامدا گفتوگوی ورتر و زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە من دەستپێکی بەرنامەکە بە خراستنی میوانەکان مەکەم سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئامادەبوونیش کە لێرە لە باکستێج لەگەڵمان ئامادەن دەستپێکی بەرنامەکە وەک هەمیشە کەیسێکم هەیە ئەمڕۆ کەیسەکەمان پیاوێکە کە ئەو لە ڕێگەی چارەسەری کێشەکانی خۆی بۆ چارەسەری کێشەکانی خۆی پەنای بردووە بۆ ئەنجامدانی هاوسەرگیری بە شێوازی مسیار من دەمەوێت لە خۆیەوە گوێبیستی چیرۆکەکەی ببین بزانین بۆچی هاوسەرگیری دووەمی کردووە و بۆچی بە شێوازی مسیار کردوێتی دواتر دەچمە لای میوانەکانم ڕاوبۆچوونی ئەوانی وەردەگرم لەسەر شەرعی بوون یانە شەرعی بوونی ئەم جۆرە هاوسەرگیریە و تەواوی بابەتەکەمان گفتوگۆ دەکەین ئەو میوانەی کە هەمە ئەو کەیسەی کە هەمانە ناو و ناسنامەی پارێزراوە من سپاسی جەنابتانەکەم کە لێرە ئەمڕۆ لەگەڵم ئامادەن و دەتانەوێت لە ڕێگەی بەرنامەی 360ەوە چیرۆکی خۆتان باس بکەن دەستپێک بۆمان بگێڕەرەوە ئێوە چۆن بڕیارتاندا کە هاوسەرگیری دووەم بکەن و بۆچی بە مسیاریش کردوتانە بەڵێ پێشەکەی سپاس بۆ بەشداریکردنمان کە ئەم دەرفەتتان ڕەخسان بەشدار بین لەم بەرنامە جوانی جەنابتان من لە ڕاستیە خێزانم نییە و یەکەمین جارمەکە ئەم هاوسەرگیری ئەنجامدا و ئیش و کارم تیجارەتە ئەم شار بۆ ئەو شارە ڕۆم وڵات ئەم وڵات بۆ وڵات ڕۆمەگەڕێم و لە ڕاستیش من ئەهلی ئەوە نەبووم کەوە چۆن بڵێ بڕۆی خوا نەخواست لەم لایشی خراپ لەو لایشی خراپ کێشە و مەشاکل بخڵقێنین ئەم هاوسەرگیریش هەڵبژار لەبەرەوەی جۆرێک لە ئەمنیەت و لە شەرعێت و لە کۆمەڵایەتی بوونی پێوە دیارە باشە کاکە من نەمەوێت بەر لەوەی بچیتە وردەکاریەوە هەندێک پرسیار هەیە لە ژنابتانی بکەم ئێوە پێشتر هاوسەرتان هەبوو بەر لەوەی ئەم هاوسەرگیریە بکەن نەبووە پێشتر یەکەم جارتە هاوسەرگیری بکەی یەکەم جارمە هاوسەرگیریکەم بۆی باری دارایی یەکەم جارە دەرفەت نەبووکەوە هاوسەرگیری بکەم باشە وتت یەکەم جارە واتە ژنی یەکەمت هەیە نیتە نیمە ئەی بۆچی بەم شێوازە هاوسەرگیریت کردووە دەڵێ من بازرگانم ینی زۆر سەفەر ئەەکەم واتە باری داراییشتان باشە ئێستا یعنیەوە مدەیەکە کە ئاوە باری داراییمان باش بووە گینە تەمەنیشمان لای یاو باشە تەمەنی بەڕێستان بە دیاریکراوی یا بە نزیکەی چەندە 47 ساڵم 47 ساڵی باشە لەم هاوسەرگیریە کە کردت ینی هاوسەرەکەت کوردە خەڵکی هەرێمی کوردستانە یان خەڵکی کوێیە کوردە و خەڵکی سلێمانیە باش ئەویش ڕازی بووە بە مسیار هاوسەرگیریت لەگەڵ بکە بەڵێ خۆی ڕازی و برای هاتوۆتە پێشەوە و ینی بە ڕەزامەندی هەردوو لامان بوو باشە تەمەنی ئەو چەندە تقریبا ئەو 32 ساڵە 32 ساڵە ماوەی چەند ساڵە ئێوەم هاوسەرگیریەتان کردووە ئەو نزیکی ساڵ و نیوە بێت زیاتر باشە چۆنی ئەچیت بۆ لای ینی ئێوە بە بەردەوامی بەپێکەوە ئەژین کە سوکاری تۆ ئەزانن کە تۆ ئەم هاوسەرگیریەت کردووە کە سوکاری من نازان بەڵام ئەو برایەکی ئاگادار کراوەتە بوو ئەزانێکە هاوسەرگیرەمان کردو باشە هیچ خەرجی ئەو دابین ئەکەی یان ئەو خۆی خەرجی خۆی و سەکەنی خۆی دابین کردووە وەکو ئەوەی کە بڵێن من ئەیکەم بەڵام ئەو قبوڵی ناکات زۆر جار واتە تۆ کێشەشت نییە لەگەڵ ئەوەیە هیچ کێشەیەک نییە لەگەڵی ئەی بۆ ئاشکرای ناکەیت کە تۆ بەم جۆرە هاوسەرگیریت کردووە یان هەر هاوسەرگیریت کردووە مادەم هیچ ڕێگریەکت نییە خۆی ئەو ڕەزامەند نییە بۆی ئاشکراکی نەگنا من
هیچ کێشەیەکم نییە و توانم ئاشکرای. باشە پێم سەیرە ینی ئەڵەی ژنەکە ڕازی نییە هیچ هۆکارێکی هەیە بۆەوەی کە نەیەوێت داشکرای بکە؟ ئەو بێوەژن و مناڵی هەیە خاوەنی دوو مناڵ. مناڵەکانی بچووکن؟ یەکیان 5 ساڵە ئەوی کەشیان 8 ساڵەوە دەم. باشە تۆ ئامادەیت بیبیتە دادگا ینی واتە لە دادگا ژمارەیت نەکردووە و هیچ گرێبەستێکی زەواجیشتان نییە؟ بەڵێ بەڵام ئەوڵە من حەزم لەو ڕسمیاتە نییە. باشە نیازتانێ هەیە ینی بیرتان لەوە نەکردوێتەوە بۆ نمونە پێکەوە مناڵێکتان هەبێت؟ بیرمان من خۆمەکو خۆم بیرم لێ نەکرێتەوە ئەویش حەزی لێ نییە. باشە ئەگەر بۆ نمونە ڕوویدا کە مناڵێک کەوتە نێوانتانەوە ئەو کاتە چیەکەن هیچ بیر لەوتان لەوە کردوێتەوە؟ قەچێکە مناڵە خۆیاوێت. ئەی باشە لە ڕووی دەرهێنانی ناسنامە و دادگا و هەڵبەتە ئەمانە پێویستی بە عەقدی زەواجەوێت. ئەو کات عەقدی زەواجەکەین و مناڵی خۆمانەوە. باشە بیرت لەوە نەکردوێتەوە ئەگەر خوا نەکردە تەمەنتان درێژ بێت بۆ نمونە ئەگەر تۆ گیان لە دەست بدەیت ئەو مناڵە ئەو کاتە چی لێ بەسەریەت ئەگەر کەوتە نێوانتانەوە بەر لەوەی ئێوە عەقدی هاوسەرگیری بکەن؟ خاتونی هیچ هەنگاوێکی ژیان ئەوە نەکە تۆ ئایەسە لی وردەبیتەوە وا ورد ناکرێتەوە. باشە منەمەوێت پێمان بڵێیت ژیانت چۆنە ئێستا ینی دوایەوەی بەم جۆرە هاوسەرگیریت کردو دڵت خۆشە ینی ڕازیت؟ الحەمدولillah هەرەوە ڕازە لێ ڕازی. من سوپاستانەکەم کە ئێوە ئامادە بوون لە بەرنامەی 360 شیرۆکی خۆتان بگێڕنەوە بەس بەر لەوەی خواحافیزیت لێ بکەم ئەمە پێمان بڵێ پەشیمانی لەوەی کردوتە؟ نەوەڵاگەر ئەمش بێ بە فێزانی ڕسمیم ڕەنگە لە داهاتوە دیسان دیکە مسیار شتێکی زۆر ئاسایی. سپاس دەکەم کاکە سپاس کە لێرە لەگەڵمان ئامادە بوویت. دەچینە ناو گفتوگۆکەمانەوە من بەر لەوە دەچمە لای خاتو هەڵاڵە بزانم ئەو شارەزا لە فقهی ئیسلامیدا پێمان بڵێت ئەم جۆرە لە هاوسەرگیری لە ئاینی ئیسلامدا باسی لێوە کراوە یان ڕوونتر بڵین لە ئاینی ئیسلامە چەند جۆر هاوسەرگیری هەیە؟ منای خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ ئەم بەرنامە جوانە سپاس بۆ کاکەیە کە کەسەکەی خۆی بە جوانی باس کرد. طبعا ئەگەر ئێمە سەیری شریعەتی ئیسلام بکەین باسی هاوسەرگیری ئاساییمان هەیە ینی هاوسەرگیری یەک جۆری هەیە ئەوەی کە خوای پەروەردگار ئاماژەی پێکردووە لە قورئانی پیرۆزا کردوێتی بە یەکێ لە بەڵگەکانی خۆی لە قورئانی پیرۆزا کە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. أما هاوسەرگیری ئێمەیە لە ئیسلامە ینی لە دوای کە هێنە سەری لە فقهی ئیسلامیە لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژە بە شێوازی هاوسەرگیری کراوە کە کۆمەڵی ئەرکانی بۆ دانراوە ئەبێ ئەم ئەرکانانە بێتە جێ ئەم ئەرکانانە دەرکەون ئەنجا تۆ توانین بڵێ ئەمە هاوسەرگیری هاوسەرگیری ئەرکانانە چین کە لە هاوسەرگیریەکی دروستی شەرعیە هەیە؟ طبعا لە هاوسەرگیری دروستە ئاسایی ئەوەی کە هەمومان ئەیزانین و هەمومان بە وەکو عورفی خۆمان وەکو عورفێکی ئیسلامی لە ناو وڵاتی ئێمەیە کچان و کوڕانمان بەو شکڵەمارێ ئەبڕێ چەند ئەرکانێکی هەیە طبعا بە سێ مەزهب ئێمە 4 مەزهبمان هەیە سێ مەزهبی ئیمام شافعی مالکی ئەحمەدی ئەم سیانە متفقن لەسەر ئەم چەند مەرجە. ئیمامی ئەبوو حەنیفە مخالیفە لە یەکێ لە مەرجەکانە. ئەم مەرجانە کە هەن بۆ هاوسەرگیری یەکەم سیغەیە سیغەی ئیجاب و قبولە لەلایەن کچ و کوڕەکەوە کە ئەم کچ و کوڕەیەک تریان بەدڵە ینی ئەم سیغە کاتێ مامۆسا مەجلیسیە لە محکەمە ئەم ڕەزامەندی هەردووکیان. دووهەم وەلیە وەلی ئەمری ئافرەتەکە بێ ئامادە بێت باوکی سەرپرشتیاری ئافرەتەکە بێ ئامادە بێت یا باوکە طبعا یەکەم یا باپیرە یا برایە ئیتر بۆ شکڵی کە ترتیب کراوە ئەگەر ئەو نەبوو ئەو بۆ شکڵاتە ئەچێت. باشە ئامادە طبعا وتمان ئامادەبوونی کچ و کوڕە و هەروەها دوو شاهیدان طبعا شاهدی عدل دیارە زانایان قسەیان هەیە لەسەرەوە من ناچمە سەر ئەو تەفاسیلە. ئەمە لە عقدی نکاحی شەرعی ئەمە مەرجەکانێتی ئەمە پایەکانێتی. ئیمامی ئەبوو حەنیفە ئەفەرمێت وەلی ئەمر ئاشکراکردنی شیتیان نەبوو کاتە شایەت هەبوو طبعا ئەو مەرجی ئاشکرا ئەکرێت. ئاشکراکردنەکەی ترکە لە سەفەرموودە هاتووە عائیشە ئەفەرمێ نیکاحی بڵین شەرعی لەگەڵ پێکەوبوونی ژن و پیاوێک بە ناشەرعی دووشی جێیەکاتەوە. ئەفەرمێت دەف و لەدانی دەف و تەپڵ کە ئیشهار بکرێ بە ناو خەڵکا کە ئەمە بووکە و بە بووکی ئەڕوات وەکو ئەوەی کە عروفی خۆمانە و هەمانە ئێستا.
بەڵام ئەبوو حەنیفە لێرە کە وەلی ئەمری ئەوکو بڵین ئەو وەلی ئەمری نەکردو بە پایە و بە مەرج لە ناو کاتی عەقدی هاوسەرگیریە، بەڵام دوو شەڕتی لازمی داناوە، یعنی ئەوەی نەکردو بە مەرج بەڵام دوو شڕوتی لازمی داناوە. یەکیان ئەوەی کە بێ ئەو ئافرەتە کاتێ خۆی مارەکە لە کەسێ هەوکوفئی بێت، ئەنی شوونەکە بە کەسێک هیچ لەگەڵ ئەوان نەیەتەوە. دووهەم ئەبێ مەهرومەثلی بۆ بکرێت، یعنی چۆن خوشکەکەی چەند مارەی بۆ کراوە، دایکی چەندێکی بۆ کراوە، پوری چەندێکی بۆ کراوە، ئەگەر دایک و پور و خوشکی نەبوو ئەوە هاوڕێکانی چەندیان بۆ کراوە. مەهرومەثل بۆ نمونە ئەو خوشکەکەی 15 مسقاڵی بۆ کراوە، بە ئەمیش بۆی بکرێەوە. باشە کاتماریشی تێدا ئەم دوو مەرجە ئیمامی ئەبوو حەنیفە ئەم من دوو مەرجە زیاد دەکا لە کاتی عەقدی نیکاحە ئەگەر کاتێ وەلی ئەمر نەبێت. باشە خاتو هەڵاڵە ئەمەی کە ئێستا گوێبیستی بوون، یعنی ئەوەی کە زۆرینەی حاڵەتەکان باسی لێ وەکری هاوسەرگیری مسیار بە شێوازی نهێنیە، ینی ئەم کاکەیە باسی لێوە کرد وتی من کەس و کارم ئاگادار نین، کچەکەش تەنها برایەکی ئاگادارە. باشە ینی لە خەڵکیان شاردۆتەوە ئەم هاوسەرگیریە شەرعیە. طبعا دوای ئەوە ئێمە گەر ئاماژە بە هاوسەرگیری مسیارکەین لە قورئانە باسی مسیار نەهاتووە، لە سنەتیش باسی مسیار نەهاتووە، لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێنە سەر ئەقوالی زانایان. طبعا لە ڕابردووە باسی مسیار نەبووە، باسی مسیار بابەتی مسیار حدودی 70 ساڵ بۆ 60 ساڵ بۆ 80 ساڵ، ینی لەو زەمانایە کە دروست بۆ لە وڵاتانی عەرەبیە. کەواتە لە سەردەمی شریعەتی ئیسلام ئەم جۆرە هاوسەرگیریە نەبووە، پێشتر ئەم هاوسەرگیریە بەم شکڵە نەبووە، بەم جۆرە نەبووە، هاوسەرگیری بەو شکڵە و ئاسایە بۆ کە هەبووە. ئەتە تەمەنی هاوسەرگیری مسیار تەمەنێکی تازەیە، ئەتوان بڵین بەس ئەم سەدە لەم سەدا کە ئەم بڵاو بووەتەوە، کەمترە لە سەدەیەکیش، کەمتر لە سەدەیەکیش. لە ساڵی 2007 بە پرۆژەیەک هاتە کوردستان خرایە پەرلەمان لەوێ دەنگی نەهێنا تەقنین بکرێت. طبعا لە وڵاتانی عەرەبی تەقنینە بە یاسا کراوە، یعنی ئێستا ئەم کاکە ئەم مناڵە ببێ لە دایک ئەڵێ هێشتر بیرمان لێ نەکردوێتەوە، سبەی ڕۆژ ئەم مناڵە تەسکەرە و هەویەی کێ پێدرێت، بەڵام لەوێ تەقنینە. ئەم پیاوە لەسەر هەویەکەی نووسراوە کە ئەمە هاوسەرگیری مسیاری کردووە. بۆیە من ئەوەندەی کە دیراسەم کردو ئەم ماوە ئەوەندەی کە کەیز لە بەردەسمانە کە کاتێتە بەردەسمان کێشەی هەیە، وای ئەبینم ئەمەی ئیسە لە کوردستانە، باسی کوردستانە کە مسیار و متعە و سڕی تێقەڵ کراوە، یعنی ئەم سیانە هەرسێکی تێقەڵ کراوە ئەنج ئەوترێ لێرە مسیارە. تۆ ئەگەر مسیار بێ لە وڵاتانی عەرەبی تەقنینە و ئاشکراشە، نهێنی نییە. مەسەلەن کەسەکە ژنەکەی ئەزانیە مێردەکەی ژنێکی هەیە بەڵام بە ڕۆژە هاتوچۆی ئەکا، لە کاتی ضرورەتی ئەچێ بۆ لای ئەو ژنە، هەمیشە لە لای ئەوەی کە مسیار کە زۆر مثلەن ئەمە یەک شتێکی کەشم لەم کاکە وەرگرت کە ئەوەیە پیا و ئەمە هاندانی پیاوە بۆ هەڵنەگرتنی مەسئولیەت بەڕاستی، پیاوە هیچ مەسئولیەتیەکان ناگرێ ئەوە دواتر قسەی لەسەرەکەین. زۆر باشە ئەوردەکاری زیاتر دواتر قسەی لەسەرەکەین. ماوەستا عیرفان جەنابتان، یعنی ئێمە دەزانین پێشتر ڕێی تۆمان وەرگرتووە، دەزانین کە پێتان وایە هاوسەرگیری مسیار جایزە شەرعیە، پێم وایە بێخۆشتان چەندین کەسان بەو جۆرە لە یەکتری مارە کردووە. بەڵام خاتون شتێکی ترە لێت، هاوسەرگیری شەرعی بە شێوازێکی ترە و کۆمەڵی مەرجی تری هەیە. ئەم مەرجانە وەکو گوێبیستی ئەو کاکەیە بوون کە لە کەیسەکە سەرەتای بەرنامە قسەمان لەگەڵ کرد، ئەم مەرجانە ئەو باسی لێوە کرد نییە، یعنی نە ئاشکراکردنی تێدایە، نەبەرپرسیارەتی لێ تێدایە، نەمارەیی تێدایە. ئەم هاوسەرگیری ئەچێتە قاڵبی شەرعەوە. ئێمە کەوتمانە جائیزە وتمانە وەکو وڵاتانی ئیسلامی ڕێک بخرێت جائیزە، نەک بەو معناگینا مامۆسایانی ئاینی هەمویان هەمان ڕێی لیژنەی فتوایانێ، لیژنەی فتواڵێ لەگەڵ عورفی کۆمەڵایەتیا بەم شێوەی کە لە کوردستان ئەکرێت بەم شێوە، ئەگینا خۆی بۆ شکڵی کە لە عالەمی ئیسلامی ئەکرێت جیاوازە. لە عالەمی ئیسلامیام ئافرەتە کە بە میسیار مارە ئەکرێ عەلامی بۆ دەرەهێنن، ئەو حەقانیش کە ئافرەت نایەوێ، ئەو ئاسانکاریانەی کە ئافرەت بۆ پیاوەکەی ئەکا یا لێی ئەبورێ، بۆ مناڵێن نەفەقە خۆمەی کێشم، فەرمانبەرە، تاجیرە، بازرگانە، خۆی مەسئولیەتی هەڵەگرێ، یا ئەڵێت مەسەلا لە هەفتەیەکا 2 ڕۆژ، ئەوەندەی مەجالت هەیە، زۆر زەخت ناخاتە سەر ئەو پیاوە. ئەم پیاوە لە ئەوڵۆ لەگەڵ یا ئەینوسێ لە عەلامەکە هەیە شەرتەکە کە لە هەفتەیەکا 2 ڕۆژ نەتوانم لە لای جەناب بن. باش ئەمە لە وڵاتانی ئیسلامی یا لە وڵاتانی عەرەبی بەم جۆرە ڕێکخراوە. بەڵێ لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە بەم شێوە نییە، هەر وەکو چۆن بڵێن لە جنوبە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە هەیە، زۆرتر ئیلتیزاماتی عەرەبی عێراق سنەکەی بە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لەم وڵاتەی ئێمەش تەقریبەن ئێستا ئەوسا
خەڵکی ئێمە زیاتر ملتەزم بوو بە فتواکانی ئیمامی شافعی کە ئەو شەرت و مەرجانە بە گرنگە زانی خۆی ئیمامی ئەبوو حەنیفەش ئەوەی کە لا بردووە ئەو شەرتە ئەویش هەر بە بەڵگە لای بردووە هەر کەسێک لەم ئیمامانە کۆمەڵی ئاەت و حەدیثیان کردووە بە بەڵگە لەسەر ئیشەکەی خۆیان باشە بەڵگە چی ینی ئێستا خات و هەڵاڵە ئەڵێت ئاماژەی بۆ ئەوە کرد کە تەمەنی دەرکەوتنی ئەو سەرگیری مسیار 70 بۆ 80 ساڵە و کەمترە لە سەدەیەک خۆی مسیار ناوێت هیچ حەدیث و فەرمودەیەکی صحیحیش نییە کە پشتیوانی لە دروستبوونی ئەم هاوسەرگیریە بکە خۆی لە ڕاستیان لایە من یەکشت عرزکەم خۆی مۆزوعی میسیار کەلیمەیەکە خەڵک بڕیوە بەسەریە ئێستا تۆڵی ژندان لە خوێنە ئێستا خۆ شەرع لەگەڵ ئەوانە مامۆسایانی ئاینی قەت لەگەڵ ئەوانە بوون ئافرەت لە خوێنا بدرێ کاتی خۆی کە کێشەی عەشاری حەل کراوە ئافرەت دراوە لە خوێنە وتیانە بێتە هەوێنی ئاشتی و تێکەڵبوونی ئەم دوو عەشرەتە ئەم خوێنە بە تەواوی ئەکوژێت بۆی هەبوو ئافرەتە بێتە قوربانی چونکەوان بە مەحرەمی معاملە لەگەڵم ئافرەتانەکەن بەڵام بۆیشی بووە ببێتە هەوێنی ئاشتی ئەمە دەفعی ئەفسەد بە فاسیدە ئەمە قاعیدەیەکی ئوسولیە یعنی ئی بە ئیشێکی خراپەکەن بەڵام خراپترێ لە کۆڵەکەنەوە ئەڵێن دوژمنایەتەکە خراپترە بمێنێتەوە چونکەمان بیانویان گرتووە کە ژنێک بدەن بەم ئایلە ئەگەر نیان دەنێم خوێنە ناکوژێت یاسەگیری مسیار لە چیایە من ئاخمن بابچمە سەرەوە مەوزوعانە دەفعی چ بەڵایەکە مامۆسایانی ئاینی لەگەڵوان نەبوون ژن لە خوێنا بدرێ بەڵام دراوە و مارێژ بڕاوە هەر مامۆسای ئاینی ئەو بابەتێکی ترە نا هەموویان ئەمانە لە یەکەچن ئافرەت ژن بە ژن مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس کە موفتی عێراق بۆ ژن بە ژنیەر حرام کردبوو بەڵام ئافرەتی ئەو سال لە 100 تا 80 هەر بە ژن شووی کردووە گەورە بە بچووک لەبەر مەجبوری هەر لە بیدایەتەوە گەورە بە بچووک دیاری کراوە ئافرەتێکی مناڵ لەگەڵ ئافرەتێکی گەورە ئەمیان دراوە بەشوو ئەویان ڕاوەستاون تا کچووکڕەکە گەورە بە ئەمانە خۆش شەرع لەگەڵیان نەبووە مامۆسای ئاینی لەگەڵیان نەبووە بەڵام بووە لە کۆمەلگەکە میسیاریش هەر عینەشت یعنی شتەکە واقعەکە هەیە لە وڵاتانی ئیسلامی هاتووەتە وڵاتی ئێمەش یعنی بووەتە واقعێک بەڵام وەکو دادە فەرمووی مامۆستا هەڵاڵە تێکەڵبوون هەیە میسیارە عورفیە مهمەوەی عەقدی زەواجە ئەمە کە خەڵک لێرە پرسیارە دروستە بێ ینی ئەکرێ مامۆستای ئاینی لەسەر مۆدێلی بابەتێک بڕوە کە وڵاتێکی تر تەطبیقیەکە کە ڕەنگە لەو وڵاتە بە شێوازێکی تر بێ بێنێتە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانیش بە شێوازێکی تر بەرگێکی تری پیا بکرێت مامۆسای ئاینی نەیهێناوە مامۆسای ئاینیشلەگەڵ باشە کێ داوای کردووە خەڵک داوای کردوە خۆ مامۆسای ئاینی نییە لەناو ئەو پرۆژە مامۆسای کردی سە معاملەی قیست لە بازارە خەڵک خۆیەکە بەژێر قەرزەوە چێشت یەنێ خۆی خاتە ژێرباری قەرز و دواییژە بۆی نادرێتەوە خۆ مامۆسای ئاینی لەگەڵیانە بەس بۆتە واقع کە بووەتە واقع مامۆسای ئاینی ژۆک و قەزیە دینیەکە قسەی لەسەرەکە بەڵێ حەڵاڵە بەرام مەکروهە نەکردنی باشە ئێمە ئێوە جەنابتان ڕەنگە ڕۆژانە چەندین کەس بێتە وڵاتان بۆ تەفسیری شەرع بۆ کاروباری ئاینی ڕوتان لێ بکەن پرسیارتان لێ بکەن منیش پرسیارەکەی ئەمڕۆم ئەمەیە ینی پێشتریشم پرسیارم لێ کردی بەڵام وەڵامەکەی وەرنەگرت هیچ دقێکی ئاینی هەیە کە ئێوە پشتی پێ ببەستن تاوەکو کچووکڕێک بەم شێوازە لە یەکترماری پێ ببڕن من پێتەڵێم ئەمە هەمووی عەقدی زەواجە وەکو مامۆستا هەڵاڵەوتی لەسەر فیق ئەمەی کە لە کوردستان ئەکرێ ئەو کاکەیە و کەیسە باسی کرد براکەی ئامادە بووە براکەی ئامادە بووە ناوەلی ئەمر هەیە ئەمر هەیە یەکشتە عەرزکەم وەلی ئەمر بووە شاهید بووە بەڵام نەوعەمان هێنیە لەوە چێم ئافرەتە کێشەیەکی بێ احتیمالی هەیە ئەم ئافرەتە بێوەژنە بۆیە ڕازی نەبێت کە ئاشکرا ببێ لە بەرەوەی لەوە چێ لەوە بترسێ مناڵەکانی لێ بسێنەوە ماڵی مێردە پێشوەکەی یا ماڵی خەزورانەکەی یان ئەگەر مناڵەکەوان ئەو مێردەکەیەوە ئەو کاتێکی ئەبێ بەباجاری خوشکی من جاکێڵێ لەوە چێ دوکان قەرەریاندا بێ مناڵیان نەبێ یا ئافرەتە حەز نەکات جارێکی تر مناڵی ببێ باش ئەمە کیفایەت بەڵام ئەگەر مناڵکەوت ئەمە ڕێکەوتنە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی المسلمون مع شروطهم ئینسان کە شەرتێ مەرجێکی داناخۆم پیاوە بە زۆر بەم ئافرەتەی ناکە ئەو ئافرەتە جاری وایە ئافرەت شەر لەسەر پیاودانێ من جارێکیان لە عەقدێکی زەواجا بووم ئافرەتەکە بە شەرتێکی دانا لەسەر پیاوەکە هەموو مانگی 8 ملیۆن وەرەگرێ و ئافرەت ناڵم لە ئەوە پۆستێکی حکومی هەیە هەموو مانگی 8 ملیۆن وەرەگرێت تەمەنیژی گەیوەتە 45 براکانی حەزیان نەکەش و بکە پارەیەکی زۆر و داراییەکی زۆری هەیە لەگەڵم پیاوە کە زەواجی کردووە خێزانی دوو هەمی هەیە ئەم ئافرەتە شەرتێکی لەسەرەوە داناوە سبەی نێگەر مردەم پیاوەکەی مێردەکەی داوای
میراتی نەکە ینی ئافرەتەکە شەرتی لەسەر پیاوەکە داناوە کە داوای میراتی نەکا بۆی ئەو ماڵە بگەڕێتەوە بۆ براو کەسوکارەکەی خۆی بۆی وا ئەم پیاوە بەتەمەح ئەم ئافرەتەی نەهێنابێ بەڵام جاری وا هەیە پیاوەکە شەر لەسەر ئافرەتەکە دانیێڵە کاکە من لەوە چێ بۆم نەکرێ هەفتەیە 2 ڕۆژ بۆ مەکرێت سەردانی تۆکەم لەوە چێ بە هەفتەی 10 جار بۆم بکرێت سەردانتکەم ناکرێت ینی لە هاوسەرگیریەکی ئاساییە کە دووشایەت هەیە کە هەردوو لا ئەگادارن ینی ئەم مەرجانەش دابنرێ بە فقهی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو پێی وایە ئەما سەرگیریە دروستە بۆ لە بەروی خوای تەعالا لە قورئانە لە چەندین ئاەتا کە فەرمێ فەلا جوناح عەلەیکم فیما فعلن فی ئەنفوسیهن بالمعروف لە ئاەتێکی ترا فەرمێ حتى تنكح زوجا غيره يا فلا تعضلوهن أن ينكحن أزواجهن أفرمي لێرە ئیزافەی عقد کراوەتە لای ئافرەت ئەو پێی وایە مادە ئیزافی عقد بەڵێ ئەکمەلی عقد ئەوەیە کەوەلی ئەمری تابێ ئیمامی ئەبوو حەنیفەش پێی وایە ئیمامی ئەبوو حەنیفەش پێی وایە عقد بەبێ وەلی ئەمر نەکرێ باشترە وەکو حەدیثی لا سەلاتە زۆرینەی و هاوسەرگیریانی کە تۆ کردوتن ئەو گرێ بەستوماریانی کە تۆ بڕیوتن وەلی ئەمریان هەبووە ئاخۆ کێڵێ من بڕیومە بەڵام خۆت وتە دیانی چەندین کە زۆر شێوەیە هاوسەرگیریان من ئەڵێم کراوە نەک هەر من هەموو مامۆسای ئاینیم ئەوانەی کە تۆ مارەت بڕیون ئەمر دوورە ئەوانەی کە جۆنابتان مارەتان بڕیون مامۆستا ئەوانەی جۆنابتان مارەتان بڕیون وەلی ئەمریان هەبووە ئەوەی کە ئێمە عقدی زەواج دێتە لای مامۆسای ئاینی حەچی مامۆسای ئەم شارەیە هەر وەکو مەحکەمەیکە جاری وایە وەلی ئەمری تیان جاری وایە تیان ئیسە لە مەحکەمە عقدی زەواجەکرێ هیچی وەلی ئەمری تیان یەک چوو کوڕەکە ڕۆن حاکمەکە لێ رازین بێکتری بەڵێ ڕازنە عقدێکیان بۆ کایتە کێڵێم عقدە خزمەرەی بینێ بەڵام عقدێک هەیە سبەینێ ئەگەر هەر یەکامە هەر تەرەفێکیان ڕوبەڕووی گرفت و کێشە بێتەوە ئەو عقدە ئەتوانێت حەسمی عەلاقەکە لە وڵاتانی ئیسلامی میسیار وای لێکراوە ئەم عقدەیان هەیە لە بینە بۆی ئەم ئافرەتە زوڵمی لێ نەکرێت یا ئەم پیاوە زوڵمی لێ نەکرێت چونکە ئەو ئافرەتە سبەینێ لەوە چێ بیانی زیاتر بۆ پیاوە بگرێ مادەم عقدەکە لە بینایە ناتوانێت ئافرەتەکە من دوای وچانێک وەرەگرم و دواتە سەرنجی تۆش لە سەقسەکانی مامۆستا عیرفان وەرەگرم وچانێک و لەگەڵتان بەردەوام دەبین. وەڵە بینەران دووبارە سڵاوتان لێبێ درێژە بە گفتووەکانمان دەدەین لە بەرنامەی 360 خەت و هەڵاهڵا ئەی مامۆستا کۆمەڵێک بابەتی باس کرد کۆمەڵێک نمونەی هێنایەوە کە بۆی ڕەنگەم جۆرە لە هاوسەرگیری ڕێگە پێدراو بێ و چارەسەری کۆمەڵێک گرفت و کێشە بکە ئەمێ سەرنجی تۆ بزانم. طبعا من حەزەکەم ئاماژە بە ئاڕای علەمای سەردەم بکەم کە ئێمە سێ ئەتوانین بکەین بە سێ بەشەوە بەشێکیان ڕێگەیان پێداوە بۆ مەرجانەی کە مەرجی دروستی نیکاحی دروستی بڵین ئاسایی تیابێ ئەوەی کە باسمان کرد کە وەری ئەمر شەرت بێتیایە ئەمە یوسف قەرضاوی و هەندێک لە زانای شێخ بەمبازیش بە هەماشەوە هەمان ڕەئیان هەیە بەم شکڵە ڕێگەیان داوە. بەشی دووهەمیان ئەوانن کە ڕێگەیان نەداوە لەبەر ئەواڵەن مەقاسیدەکانی مەبەستەکانی قورئان بۆ نیکاحتیای نییە خی گەورە نیکاحی بۆچی لە بینی ژن و پیاوێکە داناوە بۆ ئەوەی لیتەسکن و ئیلەیها ئەم دوو کەسە ببن بە سوکنا و مای ئارامی و لانی خۆشی و ئەنجامەوە دە و ڕەحمەت مەوە دە و ڕەحمەت ئیبن کەسیر ڕەحمەتی خوا لە تەفسیرەکەی فەرمێ بۆچی ڕەحمەتی مەوەدە و ڕەحمەت لە کۆتایی هاتووە چونکە ڕەحمەت ژن و پیاو کە پیرە بن ئەچنە تەمەنەوە ڕەحم و سۆزیان زۆرتر ئەمێنێ ئەو عشق و عشق بازی سەردەمی گەنجی نامێنێ ئەوەی ئەمێنێتەوە لە بینیانە ئەو سۆز و ڕەحمەیە بۆ یەکتر ئەوەنە بە بەزەین بەرانبەر بە یەکتر ئەگەر ژن و پیاو بەیەکۆ نەژین ئەگەر ڕۆژانە بەریەکەوتنیان نەبێت ئەگەر تەفاعول نەکەن بەیەکەوە ئەگەر لە گەرما و سەرما ئاگایان لە یەکتر نەبێ ئەگەر یەکتر دانەپۆشن هون لیباس لەکم و ئەنتم لیباس لەون ئەی ئەبێ ئەم هاوسەرگیری ئەبێ چۆن بێ هەر ئەوەنەی وەکو لە فەیەک و هەمبەرگرێ بچێ لە شوێنێت ڕاببوێرێت و بگەڕێتەوە شوێنێکی تر ئەمە لێرە طبعاً من حەزەکەم ئاماژەی پێ بکەم مامۆسای جەنابی شارەزایەوە کە ئافرەت لێرە ڕاستە تەنازولەکە بەڵام ئافرەت ئەبێتە تەسحیەی قوربانی یەکەمە لەم بابەتە چکەم ئافرەتە چین ئەمە طبعاً ئەمە دوور ئەمان هەیە ڕئیسی هەممان هەنێ لە زانایان بێدەنگن لەسەری وەکو شێخ ئیبن عوثەیمین هیچی نەوتۆ نە بە باشی نە بە خراپی طبعاً ئێمە ئەگەر سەیریکەین ئەوەی لیژنەی فتوایان لەسەر داوە ڕائەکانیان باس کردو بەڵام
لەگەڵ ئەوەی دروستی ئەم نیکاحە کە ئەکرێ بەو مەرجانە کەوتمان باشە ئەم دروستی بەڵام بۆ کۆمەڵگەی کوردی ئێمە ناشێت لەبەرەوەی ئێمە کۆمەڵگەی کوردی ئێمە زۆر متەمەسیکین بە دینەوە یەک دوو لە ڕووی عورفەوە زۆر تێکەڵین من کەیسێکم لابوو تقریبا 6 مانگ لەمەوە پێش ئافرەتێک بوو دوو دانە یەکێکیان تەلەفۆنی کردوتی حامیلەم سکم 3 مانگە ئەتوانم لەباری بەرم منی ژوتم نەخێر ناتوانانی هۆکارەکە چیە تۆ لەبارەبەی و یەکم جار کۆمەڵە شتی ود من جسمم ئەوتم آخر ئەمانە نابنە هۆکار دەستی کرد بە گریانوتی حەزەکەم بەسەریحی پێت بڵێم من زەواجی مسیارم کردو لەگەڵ پیاوەکە هەسە پیاوەکە تەلاقمەیە من نازانم چی بکەم لە مناڵە ناچارم لەباری بەرم ئەگەر توش یعنی وتم چۆ بۆ لیژنەی فتواوەتی من چۆن بۆ لیژنەی فتوا بۆ شکڵەوە من لە کلای کەس و کارم کەس نازانێ من شوم کردووە بێوەژنم مناڵم هەیە لە ماڵەوە لەگەڵ پیاوێکە عقدمان هەیە بەسەر عقدی شەرعیمان هەیە ئەو عقدەی ئەمە لێرە کێشەکە کارەساتەکە لە مادروسە بە مامۆساژ ئاماژەی پێکرد وەلی ئەمە ئاگادار نییە کە ئەمە کارەساتی کولی کەیسەکان لە نەبوونی وەلی ئەمرە ئیسا ئەم کاکەکە ئەڵە براکەی ئاگادارە فەنیعمە مەشتێکی باشە سبەی ڕۆژ ئەم کاکە ئەگەر لەو ماڵە بێت و بچێ بۆ ماڵی خوشکەکەی ئەم پیاوە ببینێ ئەم پیاوە لەگەڵ خوشکەکەی ببینی کێشەی بۆ دروست نابێ ئافرەتەکە بەڵام ئەگەر ئەم پیاوەی بینی یاچوو لە ماڵۆم ئافرەتە ئەم پیاوە لە ماڵی ئەم ئافرەتە بینی کێشە دروستە بێکە ئەمە کەسێکی تر بوو کێشەی بۆ دروست بوو چوبوون بۆیان لە هەردووکیان دابوون ئەمە چۆن مەسەلەن تۆ ئەم پیاوە کی هاتۆتە ماڵەکەمان ماڵی خوشکەکەم لەبەرەوە کۆمەڵی کێشەی گەورە نەبوونی وەلی ئەمر لە عقدی زەواجی مسیارە بە تایبەتی و ئەکاکە کارەسات دروستەکە خاتو هەڵاڵ ینی لە ئیسلامە ئەرک و مافی ژن بەسەریەکەوە تەنها سەررجەیە و ئەو علاقە و پەیوەندی سۆزداریەکە لە بینی ژن و مێردا هەیە نەخێر طبعا مافی ژن بەسەر پیاوەکەیەوە پیاوەکەی بێ چی بۆ دابین کە ئەبێ نەفەقی بکێشێت ئەبێ شوێنی بۆ دابین بکات ئەبێ لە لای بمێنێتەوە ئەبێ ئەگەر تعدود بێ ئەبێش بڵێن قەسەمی هەبێ لەگەڵ یا مەسەلەن ئەگەر شەوە ناشەوێکە ئەگەر هەفتەی 3 شەو لای ئەمە هەفتەی 4 شەو لای ئەوە یعنی ئەبێ ئەمانەی هەبێ ئەبێ ئەم ئافرەت ئەمانەی هەبێ لەگەڵ پیاوێکی ئاسایی کە ئەژی کاتێم ئافرەتە خۆی طبعا ئەمە لە مافەکانیەتی ئەکرێت وەکو ماوەسا ئاماژەی پێرە ئەکرێ لە مافێکی خۆی تەنەزولکە مەعاشێکی زۆری هەیە پێویستی بە پارەی پیاونیە ئێستا زۆرێ لە مۆزەفەکانمان لەوچە پێویستی بە پارەی مێردەکەی نەبێ خۆی بتوانێ معاشەکەی جاریە ژن لە پیاوەکە زیاترە پیاوەکە معاشەکەی کەمە ژنەکە مامۆسای بۆ نمونە زانکۆیە دکتۆرەیەکە ئەوەی کە وەریەگرێ مانگانە لە هی پیاوەکە زیاترە نەفەقەی ناوێت لە پیاوەکەی بۆ نمونە ماڵیشی ناوێت بەڵام لاوسەرگیری ئاسایش ینی زۆر ژنەکە بەرپرسیارەتی ماڵی ژنەکە باسی ئاسایی یەکەم لە کاتی ئەوەشە طبیعی ژن ئەتوانێ واز بێنێ لە هەنی حەقی خۆی بەس ئەتوانی مەرجیدانێ بەڵام لە مسیارە ئەبێ ئەمانە هەر لە سەرەتای مسیارە خۆی ئەمە وایە پیاوەکە بەرپرسیارەتی ڕوود ئەکرێتەوە بۆیە ئەمە بەڕاستیەکێکە لە مەترسیەکانی واسێنانی بەرپرسیارەتی پیاو لە هاوسەرگیری ئاسایی ئێستا ئەم کاکە بەڕێزە بۆ ناچێ ژنێکی ڕێکوپێک بێنێ لەگەڵ یا بژی بۆ خۆی هەموو نازێک و هەموو فیز و هینێکی خۆی بکا بەسەریە ئێستا بە چارەکە ژنێکە و ئەگەر جاجار بڕوا بۆ لای و علاقەیەکی هەبێ لەگەڵیا ئەکرێ هەلوو مەرجەکەی جیاواز بێ ئێمە نازانین قسێکی ترم هەیە من لەسەر ئەمە باشە ئێمە کاتێککە باسی هاوسەرگیری تعدود دەکرێ هەمووی ڕاستە بێتەوە لە تعدود کەس پێ قوبوڵ نییە تعدود کە خوای گەورە حەڵاڵی کردووە تعدودی هاوسەرگیری لە قورئانە ئاماژەی پێگراوە بەو شێوازە و بەو شکڵێک کە قورئان و مەقاسیدی نیکاحی تیابێتە دی ئەوە قەدەغا کرێ لێمان هێن ئەچەند شتێکی کەمان بۆ ئەهێنن کار هەمووی نەخۆشیە دەست ئەدەیتە هەر لایەنێکی کۆمەڵە گرفتە خەڵکم زۆر لایەکە کێشەی هەبوو پەیوەندی پێوە کردوم من ئەمێ لەسەرەوە قسە لەگەڵ جەنابتان بکەم یعنی ئێوە جەنابتان من نەزانم هاوسەری مامۆستایەکی ئاینین بە کوردیەکەی خۆمان کە پێیان ئەڵەن ژنەمەلە ئەنی چۆن خەڵک ڕوو لە هاوسەرەکەتان ئەکات وەکو مامۆستایەکی ئاینی کێشە و گرفتیان هەیە حتمما ڕوو لە جەنابیشانەکەن کە کێشە و گرفتیان هەیە هیچ ژنێک هەبووە بێتە لای تۆ سوالت لێ بکە یعنی یان دەردەدڵی بۆ تۆ بکە بڵێ مێردەکەم بەنیازی ئەوەی هاوسەرگیری بە شێوازی مسیار بکایە هاوسەرگیریکی تر بکە بەسەریە هەرگیز شتی وانە چونکە پیاو ئەگەر بێ هاوسەرگیری مسیارکە مادەم بەدزیەوە ئەیکا لەبەرەوە پرسوڕایش بە ژنەکەی ناکە بۆ تعدود ئەگەر بڵێ ژنی دووهەم ئەهێنم پێیەکە چونکە لە عقدی نکاح لە هینەکە ئەنووسێ عقدی نکاحی بێ شەرعی بۆ بکە و قانونی بۆ بکە دوایی ئەبێ ماڵی بۆ دابینکە ئەبێ ئیشار بکرێ لەناو خەڵکە ئەبێ هاتوچۆی بکە ئەبێ لەگەڵ یا سەفەر و سیاحە بکە
بەڵام کاتێک کە ئەمە نەبێ ئەو پیاوە هیچ مەجبور نییە نەک هەر لە لای خێزانەکەی پرسی پێ بکە بەڵکو لە لای خەڵکی تریش نایڵێت یعنی لای برادەکانیش ناڵە بەڵام ژنێکی وام هەیە ئەنی بۆ ئیشارێتەوە هەر بۆیە سەرنجامی ئەمانە ئەوەی کە من هەتا ئێستا پێم گەشت بێ طبعا من یەک کەیسم لایە بە ئینسانە بێ موسیف بێ جارێک دکتۆرێت پەیوەندی پێوە کردم وتی من ڕقمی تویان داوە پێم ئیسیشاری شتێکم هەیە زۆر حساسە و زۆر وەکو بڵین ئەوەیە وتم فەرموو وتی من مانگانە ئەوەندە مەعاشم هەیە و دایکێکی بەتەمەنم هەیە و ماڵی خۆمم هەیە و ژیانم ئەوەیە بەڵام من ناتوانم تازە شوو بکەم و پیاو بێتە ماڵەوە ها ئەرکی داوامم هەیە و ئەرکی دایکمم هەیە و ئەمانە لە ڕوعفی کۆمەلگە و تەمەنێکم کردۆر لە خۆ پێم قورسە شوو بکەم ئێسا ئەوانە بەس ئێستا کەسێ داوام ئەکا پێم ئەڵێ شێوازێک لە هاوسەرگیری هەیە مسیار تەنها بۆ طبعا ئێمە باسمان کرد مسیار یعنی ڕابواردن بەلای ئەچێ بە شوێنێک و ڕائەبێرویەتەوە هەر ئەوەندە تەنها بۆ پەیوەندی سۆزداریەکەیە من پێویستم بەمە هەیە بۆ ئەیکەوە دوور بم لە گوناح ئەمە تا چەند ڕێگەی دراوە ئەگەر تۆ پێم بڵێ ڕێگە دراوە شەرعیەن من ئەم کارە ئەەکەم هەم خۆم وەکو بڵێن ڕزگارمە بێ لەو بابەتە هەم دایکیشمم لەگەڵایە دایکیشم وەکو بڵێن ئەویش ئەوەنە پێم ناڵە شوو بکە واز بێنە لە من بڕۆ دوورکەوەرۆلم من بۆ ئەو خانمە دکتۆرە وتم مادەم تۆ خۆت قەنەعەت ئەمە ئاوایە ئەم پیاوە ئاوایەتی هەمووی بۆ باس کردوم پیاوەکە وتم ئەمە مادەم تۆ خۆت قوبوڵ یەکەیت و تەمەنەکە تەمەنی مناڵبوون نییە گەشتویتە تەمەنێکە ئیتر یعنی تەمەنی ئەوەیە کە ئیتر تۆ تازە مناڵت نەبێ و هەلومەرجەکەشت وایە خۆشت قەنەعەتە بە ئیشەکەیە من پێم باشە بیکەیت ئێستا ماوەی زۆرە ماوەیەکی زۆرە هاوسەرگیری کردۆ لەگەڵیا هەتا ئێستا کێشەی نەبووە چونکە ئەو کەسە کە ئەچێ بۆ لای بە کاتی تەبیعی ڕوا بە مسیار کردوێتی یان بە شێوازی عورفی خۆمان بە شێوازی ئاسایی کردو بە مسیار کردوێتی تەنها لە کاتێکا مەسەلەن بەس دایکی ئەزانێ برای ئەزانێ کە سوکاری ئەزانێ کە ئەمە شووی کردو بە پیاوێک و ئەم پیاوە وەکو پیاوی خەڵکی کە نییە بێت شەونشینی دانیشێتۆتانی پرسیارەتی لەگەڵ هەڵگرێ بەڵکو بەو شکڵەیە بەڵام عەقدی نیکاحیان هەیە عەقدی نیکاحی ڕسمیان هەیە چونکە ئەوان لە دەرۆ نەیان تۆمە مسیارە ئەوەی یەکێکی تریش لەوانە کە کێشەکە دروستەکان نەبوونی عەقدی شەرعیە ئەم کەسە نایەوێت لەسەر هەویەکەی بنووسرێ کە ئەمە طبعا ئەنووسرێ تعددی زەوجاتی هەیە خۆ هەر بە ناوی خێزانێکی بۆ نانووسرێ بە ناوی خێزانەکەیشی بچێتە سەر لە ناو هەویەکەیە لە کاتێکا کە ئەمە ناکرێ بۆیە تەلاقدان ڕێژەی تەلاقدانتیانە زۆر بەرزە هەر بە دڵی نەبوو دانەیەکی تروتی ماوەسا 6 مانگە جێی هێشتوم نە تەلەفۆنم جوابەداتەوە نە قسەم لەگەڵەکە هەرچی ئەوەی کە ئەپە لەگەڵ بڵێن قسەم هەبووە لەگەڵا لە مەسنجەر و لە تۆڕە کۆمەڵایەتەکان و هەر هەمووی لێ داخستم ئەو ناتوانم بچم لە کوێش بگەڕم بە دوایە ناتوانم بچم بگەڕێم هەم من کەشفە بم هەم ئەو کەشفە بێت لەبەرەوە کۆمەڵێ زیانی ئاوا ئەدات کە ئێستا من قەنەعەتم وایە ئێستا هەست بە زیانەکانی کەمترەکەین دوای 10 تا 20 ساڵی تر زیانەکانی زۆرتر دەرێت مامۆستایانی یۆبیسی قسەکانی خاتو هەڵاڵە بۆیت ئێمە زۆر جارە بیستین باس لەوە ئەکرێت کە بۆ نمونە ئەگەر کەسێک بە مسیار هاوسەرگیری بکە ڕەنگە بۆ مدەتێکی کەم بۆ چەند سەعاتێک بێ بۆ هەفتەیەک بێ بۆ مانگێک بێ بۆ ساڵێک بێ بۆ 10 ساڵ بێ هەتا دوایی ئەنی ئافرەت هەبووە بە نمونە لامانە باسی کردووە و توێتی لە بینی 5 کەسە دەستا و دەستی پێکراوە و بە شێوەی مسیار هاوسەرگیریان لەگەڵا کردووە کە هەر 5 کەسەکە هاوڕۆ برادری یەک بوون ئەی ئەمەیان ئەڵێ چی ئەو بەشێکە لە لەش فرۆشی بەڵام مسیاریش هاوسەرگیری لەگەڵا کردووە نازانین چۆنە میسیار ئەگەر ئینسان مسلمانانە لێی تێبگا منەڵێم ناوەکە خەڵک ناوێتی بەسەریاگنا عەقدێکی زەواجە ئەم پیاوە هەست بە مەسئولیاتەکە ئەبێ هەست بە مەسئولیات بکە خزمەتی و ئافرەتە بکە بە ژنووی خۆی بزانێ خێزانێتی بەڵامی تر کۆمەڵێ ئاسانکاری ئەمە ئافرەتە کردوێتی ئەمە تعدودی زەواجە ئەمە ئەوە نییە بەڵێ خەڵکێگەیە پرۆسەکە ناشرین ئەکا ئەگەر وەلی ئەمریتیانە بێ کێشەی سەرەکی ئەم عەقدی زەواجە ئەم وەلی ئەمرێ ئەم وەلی ئەمرە بە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێڵێن ئەگەر ئافرەت خۆی یا پیاو گەیشتە تەمەنێک ئەیتوانی قەرار بە ڕاست و چەپی خۆی مەسلحەت و مەزەڕەتی خۆی ئەزانی ئاساییە ئەم بڕیارە بە بەڵام لەگەڵەوە هەر مەکروهە یعنی نەدین لەگەڵ یایەتی بڵێ بیکە چونکە مەکروهە بەڵام حرام نەکراوە حرام نەکراوە اینجا ئەوەی کە ئایا کەلیمەی میسیار لە سەردەمی پێغەمبەرەوە بووە تا ئەمڕۆ نە کەلیمەکە نییە کەلیمەکە شتێکە تازەکی دایر بووە ئەگی ناوەکو عەقدەکە عەقدی بە بێوەلی ئەمر لە سەردەمی پێغەمبەر ساسم تا ئەمڕۆ بووە بەڵام ژن هێنان بە دزیۆ هەر بووە ئەویش خەڵکی وا بۆ چۆتە
هەر وڵاتێژنێکی ناوە 4-5 ساڵ لەوێ بووە زۆر جار لە راپۆرتەکان نبینین ئەڵێ فلان کەس 20 ژنیە ناوە چوەتە هەر شاری خێزانێکی ناوە مناڵیشی لە هەمووی هەیە هەستیژی بە مەسئولیت کردووە یعنی ئەوە نییە ڕاکردن بێ لە مەسئولیت تەنها ئەوەیە کۆمەڵی ئاسانکاریە مافرەتەیکە خەڵک لەگەڵەوەی بەڕاستی خەڵک لە ئیلتیزامات ڕائەکە باش مامۆستا جەنابتان ئەگەر کچێک بێتە لاتان بەبێ وەلی ئەمر و بیوێ بە مسیار هاوسەرگیری بکامارەیە بڕیت لە 1000 مامۆسای ئاینی باوەڕ ناکەم 999 مامۆسای ئاینی بۆ کچ بیکە ئەوەی کە ئەیکا زۆرتری لە 1999 ئەرزم کردبێتیان بۆ ئەو ئافرەتانەیە کە زروفێک لە ناو معاناتان باش لە ناو معانات مەگەر هاوژینی نەماوە بێ هاوژینە بێ هاوژینە مناڵی زۆری بەسەرا کەوتووە ناتوانێت باش ئەگە وەلی ئەمری لەگەڵ نەبێت بکاتەوە وەلی ئەمری لەگەڵ نەبێت جەنابتان مارەیە بڕن بە گوێرەی زروفی و ئافرەتە بۆی هەیە بکرێوەکو ئەو خوشکە باسی کرد ڕێنموویە و ئافرەتەی کردووە ئێستا ئافرەتی وا هەیە بەلای دایک و باوکیەوە تەمەنی بەسەر چوو براکانی هەر یەکە چوەتە ماڵی خۆی ئەم ئافرەتە خۆی کردە قوربانی مانەوەی دایک و باوکی بە پیر بوون هەر بە خێریانەکە تەمەنی گەیوەتە 50 ساڵ 55 ساڵ 6 ساڵ بەڕاستی ماندووش بووە لە تەنیاییە بە هیلاک چووە بێتاقەت بووە شووی نەکردووە بۆ زروفی ئەمە هەر براو کەس و کارەکەشی مساعیدی بن خراب نییە ئێستا من ڕۆژێکیان ئافرەت یاوتی مامۆستا ئەگەر براکانم میراتیم بنێ میراتی بەشە میراتی خۆ من بنێ 3-4 دەفتەرم بەرەکەی ئەم 3-4 دەفتەرە ئەدەم بە 2 ژوور و هەیوان خەڵکێگەی لەوە چێ داوام کار لە هەفتەیە 2 جار لەلام بێ من قبولمە ئەو ژن و مێردایەتێ مادەم هاوسەرمە لە ماڵی خۆمام لە خانوویەکی بچووکە بەڕاستی ماندوو بووم لەوەی کەوا بە تەنیام لە خەم و خەفەتوم یعنی ئەمە لە دایکبوونی پرۆسی میسیار لە ناو معاناتی خەڵکۆ هاتووە نەک شتێ بڵێ ئەمە شتێکی تازێ کەلیمەکە و ناوەکە تازێ بەڵام ئەگەر بچینە ناو معاناتی خەڵک ئەو کەسانەی بۆیان نەکرێ بەڕاستی زروفیان خراپە پێویستیان بەو نەوع ئەزەواجە بووە بۆیە مامۆسایانی ئاینی ئەو عەقدەیان بۆ کردوون بەڵام بۆ کچ نەکراوە لە 100 لە 1999 ئەو عەقدانەی کە کراون بۆ خەڵک نەکراوە لە خواردتەمەنی 30 ساڵ باشە مامۆستا لە سەروی چلۆ کراوە مامۆستا 45-50 ئەو ئافرەتانەی عیبیان لێ تازە شوکەنەوە بەڵام لەگەڵۆژە حەزەکەن بە تەنیان نەبن باشە مامۆستا ئەو پیاوانەی کێن بۆ لای جەنابتان و داواکەن بە جۆرێک لە جۆرەکان یاوتە بەنهێنی هاو سەرگیری بکەن یاوتە بە شێوازی مسیار هاوکی سەرگیری بکەن پێت ناڵەن بۆچییانەوە بۆ شێواز هاو سەرگیری بکەن خەڵک لە هەموو کەسێ پرسیارەکە ئەو پرسیارەکە تۆژە بێ قسەی لەگەڵاکە ئەگەر مەعزەرەتێکی نەبێت تەعەدودی زەواجی ئەوان چییە هەر ژنی هێنانی دووەم ئێمە لەگەڵیانی باشە عذری ئەوان چییە قورئان نافەرمێت تەعەدودی زەواج دروستە خۆ قورئان نافەرمێت سنەتە ڕۆژێ لە ڕۆژان پێغەمبەر صلی الله بە کەسی نەفەر بە ڕۆژنی دووەم بێنە بۆ لەبەرەوەی تەعەدودی زەواج شتێکە حرام نییە حەڵاڵە بەڵام معنایەوە نییە بیکە بگرە کەراهەتیە ئەگەر ئینسان بۆی بکرێ ژنێکی بێ ڕێک و پێک ماڵ و حاڵی خۆی وەزعی باش بێ کێشە و مشکلی نەبێ ژنی دووەم بۆێنێ باشە کێشە مشکلی ئەوانەی کە باشە منەمێ بزانم کێشە و مشکلی ئەوانەی کە بە مسیار ژن ئەهێنن چییە ینی لە ماڵەوە ئێستا ئەم کاکەیە لەگەڵمان بوو هەر وتی لە بنەڕەتە هاوسەرگیری نەکردو بە شێوازی عورفی و ئەوەی کە عادەتیە لە ناو خەڵکا باوە ڕاستەو خۆشەوە بۆ مسیارەکە ئەنی ئەوانەی دیکە بۆشی ژن ئەهێنن بۆ شێوازە ئەوانەی کە ئەیهێنن بەشێکی بەڕاستی هەر حەز و ئارزواتی ئینسان خۆیەتی ئەنی لە ماڵەوە کەم تەرخەمن لەگەڵ ئەوە کێشە و گرفتیان هەیە شەر نییە کەم تەرخەمیش بن هەر ئینسان محەبەتی بۆەوە هەیە دوژنی بێ سێژنی بێ چوارژنی بێ ئەوە حوبێکی قەلبی ئەگەر شەرع ڕێگەی پێیا بێ وەکو جەنابەت وتت ڕێگیری لێ نەکردبێ بۆ بە شێوازە شەرعیەکە نایهێنێ من پێتەڵێم بەو شێوازە تەواو ڕەسمیە خۆی خاتە ناو کۆمەڵی مەسئولیەتی زۆر بەڵام لە میسیارەکە کە ئەمڕۆ ناوی میسیارە هەندێک مەسئولیەت هەیە تەخفیفەکەن لە سەرشانی پەنای پێبا بەڵام ئەمڕۆ کە لیژنەی فتووە حرامی کردووە هۆکارەکەی ئەوەیە لەو زەواجێک کە لە وڵاتی ئێماکرێ بەشێک تقریبا نهێنیە ئیمامی عومەر پیاوێک هات بۆ لای ئیمامی عومەر وتی قوربان ماڵێک هەیە دراوسێمانە ئافرەتێکی بێوەژنە پیاوێ زۆر هاتوو چۆیانەکە بانگی کرد پیاوەکە فەرمی بۆ هاتوو چێ و ماڵەکەی وتی مارم کردووە وتی کێ شایدە وتی پیاوێک و ژنێ پیاوژنەکەیان بان کرد پیاوژنەکەوتی بەڵێ ئێمە شاهیدین کە ئەم ژن و پیاوە ڕێکەوتون و عەقدیان کردو بە ژن و مێردایەتی یەک ڕازین ئیمامی عومەر هەڵی وەشان فەرمووی ئەم نیکاحە باتڵە چونکە ئەوتانێت دراوسێکانت نازانن یەک دوو هەم شاهیدەکان
پیاوێک و ژنێ بوون فەرمی احتیمالی ئەم ئافرەتە کەوت بێتە بۆ پەردەپۆشی ئەم ئافرەتە بۆم قەزیەوە بکە بەڵام هەندێک لە عولەماکانی ژەڵێن لەوە چێت دوو پیا وایە ئیمامی عومەر قسەی نەکردای بەڵام مەکرەیەکێکیان ڕەفیقی بوو بێ پەردەپۆشی بکە یا بە شێوەیە لە شێوەکان بە عەقدی سڕی زانی باش عەقدی نهێنی بەڵام ئەگەر دوو شاهیدەکە ببێ لە سینی ڕوشدا بن ئیمامی عومەر هەندێک شت هەیە بۆی نەبێ بە عورف لە ناو خەڵکە ئێمە ئەم شتە لە بەرەوەی نەبێتە عورف نەکرێ لیژنەی فتواش قەدەغەی کردووە بەڵام خەڵکێک هەیە ظروفی تایبەتە لە ناو مەینەتیایە لە ناو معاناتایە ئەبێ حساب و ئەعتیبار بۆ ئەوانەش باشە مامۆستا من پرسیارێکم لە جەنابتان هەیە ئەمەی وەڵامەکەی ڕاست و دروست وەری بگرم لە جەنابتان بەڵێ چەند هاوسەرگیری یاخود چەند مارە بڕینتان بە شێوازی مسیار کردووە تا ئێستا بەڵێ من هەرچێکم کرد بێت من بە عادەت ناڵم بە عادەت ئێمە چەندێکە من کەسێک هاتبێت لەم یا وەلی ئەمرە یا بێوەلی ئەمرە بێوەلی ئەمر بوو بێ تەقدیری ظروفی تایبەتی و کەسەمان کردووە بەشێکیان هەر عەرەب بوون لەسەر مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفە دایکی خوشکی برای ئیلا کەسێک ئاگادار یعنی زۆر بە کەمی کەسێک بێتە لای ئێمە عەقدی زەواجی بۆ بکەین هەر کەسی ئاگادار نەبێت ئیلا یا برایەکی یا دایکی یا خوشک و کەس و کارەکەی خەڵکێک ئاگادارن لەوەی کە و عەقدەیەکە ئێمەش لە سەفتوای ئیمامی ئەبوو حەنیفە ئەگەر زانیمان مناسیبە تەمەنەکەیان مناسیبە چونکە تیای ژایەتی کێشەی هەیە ئێستا وەڵێ خەڵکی 6 مانگە زەواجی کرۆ ئیسە تەلەفۆنی لێ داخستووە وتیشی هەیەی مێردەکەی ئەڵێ مناڵەکە دەبێت لە باربەری هەر لە هینی شاوایە عەقدی زەواجی ڕسمی ژاوایە کاگە خەڵکێ ژنی دووەمیە ناوی سێ یەکەم یێری ئیهمال کردووە خەڵکەیە هەر خێزانەکەی خۆی 10 ساڵە بەجێ ڵاو چوو بۆ خارج بە حاڵ تەلەفۆنیان بۆکە قسەی جان لەگەڵ ناکە خەڵگەیە لە وڵاتی ژایەکەیەتەوە بەیانی تایوارە نییە لە ماڵە شەویشکێتەوە تەلەفۆنێکی بەدەستوێت تا ئەخەوێت جامە لە ماڵە بیا لە ماڵ نەبێت چییە مەبەستمەوەیە ئەو کەم تەرخەمیانە گەر ئینسان کەم تەرخەم بێ دیندار نەبێ لەخوا نەترسێ ویژدانی نەبێ هەر یەک خێزانی بێ و دە مناڵیژی بێت لە ناو مناڵەکانی خوارۆکو بتێک وایە باش ئێوە وەڵامی پرسیارەکەم وەرنەگرێت هاوسەرگیری یعنی مارە بڕینتان کردو بە شێوازی مسیار بۆ خەڵک ئێمە زۆر بەکەمی نایکەین حتا پێمان بکرێت یعنی کردو بەڵێ کردومە ناڵم نەم کردووە بەس میسیارنە بە ناوی میسیارنە چونکە من ئەم عەقدە بە میسیار نازان بەڵام لە بنەڕەتی شا ئەچێتەوە قاڵبی میسیارەکە کراوە بە میسیار ئەگینا ئەم خۆی لە ڕاستیە ئەم زەواجی میسیارە با من بە حەقیقەت عەرزان بکەم ئەمەی کە بە مەشروع هاتووەتە کوردستان و خراوەتە پەرلەمان حیزبی ئیسلامیەکان لێنایەن حیزبی ئیسلامیەکان بە مناسیبیان زانی وەکو وڵاتانی عەرەبی لێ بکەن لەناو یعنی حیزبی وا هەیە حیزبی ئیسلامی بەڕاستی زۆر بە ئاساییە زۆرینەی مامۆسانی ئاینیەکانیان ئەم شتیان زۆر بەلاوە ئاساییە یعنی شتێک نییە ئەمە مامۆسانی ئاینی کوردستان شتێک بێدایان هێنابێ شتەکە واقعەکە وەکو ژن بەژنەکەی ئەوسا مامۆسان مەجبور بووە قسەی تیا بکە مەجبور بووە قەرارێکی بۆ با خەڵک بە قیس معامەلەکە شت بە قەرزیێنێ مامۆسان مەجبور بۆ فتوایەکی بۆ با بڵێ کاکە دروستە بەڵام مەیکە خۆتەخەیتە ژێرباری من سپاسانەکەم کامڕۆ لێر لەگەڵمان ئامادە بن سپاس بۆ ئێوەش خاتوەڵاڵە ناتوانم کۆمنتێک فەرموو ئەگەر بکرێ بە کورسی سپاس دەکەم من حەزم کردو قسە بکەم قسەکانی مامۆستا دەستی خۆش بێ فتووا بەپێی کات و کەس و سەردەم و ژینگە ئەگۆڕێ مەسەلەن ئەمە مەسەل کەس هەیە ئەکرێ مامۆسایان ماری بکەن بەو شکڵە کەیسی شەیە ئەبێت لەوەشێ دە کەیسیشمان هەیە بێ قبول نەکرێکە ئەو هاسەیگی لێ بکە ئەنی بەرەوە هەلوو مەرجی کۆمەڵایەتی ئەوە نابێ ملاحەزەی دووهەم ئەو پرۆژە یاسا کە هاتە پەرلەمان حیزبی ئیسلامی نەیانهێنا من چکە و کاتە سەرنووسەری ڕۆژنامەی ئایندە بووم کە زمان حاڵی ڕێکخراوی یەکگرتووی خوشکان بوو بەڕێز شێخ ئاریان بەرزنجی هێنای پرۆژەکە هی خۆی بوو برای پەرلەمان لەوێ دوو جار خوێندنەوەی بۆ کرا و دەنگی نەهێنا معروفە کە حیزبی ئیسلامی لەبەرەوە ئەسڵەن وا ئەزانم حیزبە ئیسلامیەکان لەگەڵیانە بوون ئەوەی کە من ئاگام لێ بوو کە لەناو پەرلەمانە دەنگی نەهێنا ئەوان زۆرترین بوون کە دەنگیان ئەوەی کە برەوی پێدا لەسەر دەستی حیزبە ئیسلامیەکان ئەم شتە پەرەیسە خەڵکە زانێ بەعا ئەلبەتە هاوسەرگیری مسیاریە هەر جۆرێکی تر لە هاوسەرگیری وەکو مەرج و شەرت و شڕوتانی کە میوانەکانم ئاماژەیان پێکرد ئەگەر بەرپرسیارەتی لە خۆ نەگرێت ئەگەر خۆ دزینەوەی تێدا بێ ئەگەر گرفت و کێشەی کۆمەڵایەتی بە دواوە بێ ئەوە ئێوە خۆتان بڕیار بدەن ئەم هاوسەرگیریە دروستە یان نادروستە هەر تاکێکی کۆمەلگا ئەنجامی بدات بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان